باشە بە لە کۆتا بەشیشدا ئەکۆتا بەشێم کۆرسەدا ئەبێن باسی ئفێکت یان ئەنیمەیشن بکەین لە jQueryدا مێثۆدانی کە وایتمان بە هەندێک ئفێکت و ئەنیمەیشنی سادە سەرەتا پێشەوەی دەست بەم بەشە بکەین یەکشتی تر دەمێ باسی بکەم کە ویش لە دامنیپولیشن دەبا لێ باسم کرد بەڵامە بیرم کرد ویش بریتە لە مێثۆدی prepend to و append to مێثۆدەکانی append خێنمان کەوا لە کۆتایی چایلدەکەی زیاد دەکات تاقیمان کردەوە و prepend لە سەرەتای ئەو ئێلمنتەیە کەوا دیاریمان کردیا لە سەرەتای زیادی دەکە وەکو چایلدی چیوی prepend بەڵام ئێستا append to و prepend to مان هەیە بابزانین ئەوانە چۆن بەکاردێن ئێستا بۆ نمونە ئەو دوو پرۆگرافەمان هەیە پێویست بە ئایدیش ناکە بە شێوازی بەکاردێنین باشە دەمێ با لە مێثۆدەکانی prepend to و append to لە سەریان تاقی بکەمەوە کاتە دوو پاراگرافم هەیە لەسەر تای داکیمنتەکەم کاتە با بڵێم سڵێکت بکەم سەرەتا دەڵێم چی هەموو پاراگرافەکان جارێ تەنها ترکیزی لەسەر ئەو دوو پاراگرافەوی واز لەو شتانی تربینە و بەتن و ئەو سترکچەری تر کات دوو پاراگرافەمان هەیە پاراگراف ئەنیمەی سێکشن تێکستەکانی تی دەم هەم پاراگرافەکان سڵێکت دەکەم بەڵام من دەمەوێت یەکێکیان سڵێکت بکەم بەبێ ئایدی بەکاربێنێت توانم بڵێم چی first یەکەم پاراگرافە چ داکیمنتەکەم سڵێکت دەکەم پاشان دات دەمەوێ prepend بڵێن append to کاتە append من هەبڵ append to جیاوازە طبعا ئێستا کە سڵێکتیتم کردووە ئەو ئەلمنتی کا سڵێکتم کردووە یەکەم پاراگراف واتە ئەمەیان دەکات لەس داکیمنتەکەم واتە ئەم دانیان پاراگرافە دەمێ ئەپێندی بکەم واتە بی بەمە کۆتایی شوێنێک ببمە کۆتایی بۆ نمونە پاراگرافی دووەم ئەپێندی لە بۆ چی بکەم لە بۆ پاراگرافی دووەم با پاراگرافی دووەمی سڵێکت بکەم کاتە append to پاراگرافی دووەم دەڵێم select بەو شێوازە کەواتە پاراگرافی دووەم با ئەوی سڵێکت بکەم ئەوی بەمەنایشتر یاخود ئەوی کۆتایی دەنووسم بەو شێوازە append to باشە دەبێت سڵێکت بکەم بە jQuery $sign پێویست ناکە کۆتەیشن بنووسم چکە من ستیتمنتی jQuery بەکاردێنم کەواتە نابێ کۆتەیشن هەبێت بۆیە بەو شێوازە ئێستا با بێم چۆن پی یەکەم ئەوە کرد دەڵێم هەموو پاراگرافەکان داکیمنتەکان لە پاشان کامەیم دێ طبعا ئەمە مێثۆدی سێکندمان نیە تەنها first و lastمان هەیە و لەگەر nth child ئێستا لاستەکە بەکاردێنم چکە ئەو پاراگرافی دووەم لێرە بە لاست حسابە بە چکە تەنها دوو پاراگرافم هەیە کەواتە first سەرەتا ئەوەش کۆتا پاراگرافە لەسەر داکیمنتەکەم پاشان دەڵێم چی تا بۆ شێوازە ئێستا چی ڕوو دەدات ئەمە دێتە شوێنی وێ کاتە گەرێسە سەیڤی بکەم زانە پاراگرافە کاتە شوێنی وێ ئەمەشیان چوو بۆ شوێنی وێ بەمەناشتر ئەمەیان شوێنی وی گرتەوە ئەم پاراگراف فێرستا شوێنی ئەمەیانی گرتەوە بۆیە ئەمەشیان دێتە پێشەوی بۆیە ئەمە بۆ کۆتاییکەوە بەمەناشتر ئەوەی کا سڵێکتم کرد دەبێتە ئەپێن دەبێتە کۆتایی کە دەبێتە ئەپێندی ئەو شوێنەی دەکەی کە بچێتە کۆتایی بۆیە ئەوی پێشەوی ئەو شوێنەی کەوا ئەو شوێنەی داگیر کردەوە ئەڵمنتە دێتە پێشەوی کاتە بەو شێوازە append to دەچێتە کۆتایی ئێڵمنتەی کەوا دیاریت کردووە ئێستا و append to بوو گریمان دەمانەوێت ئێستا کەواتە پێچانم کردو append section لێرەش پاراگرافە کەواتە پاراگرافی یەکەم چۆ شوێنی پاراگرافی دووەم دەمەوێت چی بکەم پاراگرافی دووەم یان بخۆ بڵێن کۆتایی پاراگرافی کۆتایی بێتەوە شوێنی یەکەم کەواتە دەبێت چی بکەم سڵێکتی کەواتە کامی دەکەم دەمێت کامی دەستکاری بکەم من دەمێت پاراگرافی کۆتایی ئێستا کامەیە بریتە لە پاراگرافی کۆتایی بریتە کاتە ئێستا چی دەکەم دەمەوێت ئەو پاراگرافی یەکەم کەوا هینامە لاست بەهۆی ئەپێن دەمەوێت بیبمەوە شوێنی خۆی کەواتە سڵێکتی دەکەمەوە کەوا دەمێت دەستکاری بکەم first دەمەوێت ئەو جارە گەر بمێ بیبمە سەرەتا بە مێثۆدی چی بەکاردێنم prepend to بەو شێوازە و لە پاشان دەمێت بیبمە سەرەتای چوێن سەرەتای یاخود بەمانێش لە پێش چی دەمێت پێش ئەڵمنتی ئەڵمنتە کامەیە ئەو پاراگرافی لاستە کەواتە پی بەو شێوازە کامەیان پی لاست ئێستا گە سەری بکەم چی پێشتر لێ دێتەوە
ئەمەشیە دەکرد لەبەرەوەی سلکشن دەکەم گۆڕ ئێستاکێشنە بە ئایدی هەرێکە ئایدەکەم بۆ دانان پارە 1 و پارە دێستا پارە 1 ئەپێندم کرد هینامە کۆتایی پارە 2 کەواتە هاتە کۆتایی پارە 2 ئێستا گەر ئەوەی لادمێک دقاوە دیابێت ئێستا پارە 1 کە دەکاتە ئەوەیان بڵێن پەرۆگرافە کاتە کۆتایی ئەنیمەیشن بزانە ئەواتە دووەم کۆتایی ئێستا پێچوانی دەکەمەوە ئەویان دووارە سلەکت دەکەمەوە کە پارە یەکایدەکەی دەڵێم بێتە شوێنی پرپیان سەرەتای چێ پارە 2 کەواتە بێتە پێشەی بمانایشتر ئێستاگە سێری بکەم بەو شێوازە کێشەیەکی نییە ئەمەش دوو مێتۆد دەبوو ئێستاش با بین باسی CSS بڵێن jQuery ئفێکت and ئەنیمەیشن بکەین با بزانین چیمان هەیە طبعا سەرەتا ئەو سترکچەرەمان دروست کردووە لەم سترکچەردا چیمان هەیە divێکمان بێگومان هێدەرێکمان هەیە h1 تێدایەوە دیارە لێران نەشداک لەناو divی هەموو شتەکانمان داناوە ئەلمنتەکانی تر هەموو لەناو divمان داناوە divێک بەنای کنتێنەر و CSS-ەکە دیارە پێویست ناکە CSS container تەنها with margin and padding هەیە بەو شێوازە ئەمە چۆنە هێدەرش ئەوتە باگراوندی هەیە بۆیە بە شێوازە دەرکەوتووە هەڵە وەردە با بڵێن ئەو باکسە ئی هەڵە وەردەکەیە ئایدەکەی بەو شێوازە بۆ کەمەڵە بەتنێکم دروستکردە بۆی ئەنیمەیشنەکانی لەگە بەکارن چەند مێتۆدم هەیە مێتۆدی فەید ئاوتم هەیە فەید ئاوت کەوا ئایتمەکە ئەو ئایتمێکە ئەو ئایتم یاخود ئەو ئەلمنتێکا سلەکتی دەکەم دسەپیر دەکا بزری دەکا فەیرن ئەو یان دەهێنێتەوە واتە دووبارە دەهێنێتەوە لە بزرەوە بە دیاری دەردەختەوە فەید تەکلیش لە نێوان بزرکردن و فەید ئیندا وەکو فەید کلاسمان هەبوو وەکو بڵێن کلاس لەگەڵمان هەبوو یا وەکو تەگڵی یاسایی بەڵامەوەیان فەید تەگڵە لە نێوان فەید ئاوت و فەیدینەوە تا هەردووشی لۆ دەکە هەر جارە و یەکێکیان سلاید ئاپمان هەیە سلاید ئاپ سلاید داونیمان هەیە سلاید ئاپ ویش بزری دەکە ئەلمنتەکە واتە کۆکو سلایدێک هەندێک با بۆ سەرەوە و پەردەیەک سلاید داونیش پەردەکاتەوە دەهێنێتە خوارەوە واتە بە دیاری دێختەوە سلاید تەگڵیش لە نێوان هەردووچیانەوە هەردووشمان بۆ دەکەم هەرێک لە بەتنانم دروست کردووە فەیرات فەیرن فەید تەگڵ و هەرێکیان ناوی خۆی هەیە ناوەکەی بیتیان فەیرات فەیرن فەید تەگڵ وەکو دەبینن ئایدەکانیان واس هەروەها چیمان هەیە بەتنێکش بۆ ستاپیش مێتۆدەکەیتمان ئێستا دەبینین کە ئیشەکەی ئەوەیە ئەنیمەیشنەکە ڕادەگرێت بنمونە سلاید ئاپت کردووە دەتوانین هەرێک لە ئەنیمەیشنانە کاتێکە بەکارن دەهێنین کاتێکیان پێ بدەین یەک لە پارامترەکان کاتەکەی ئایا بە سەریعی یان بە هێواشی کارەکەی ئەنجام بدات دیاری دەکەین توانین میلی سەکندەکەی بۆ دیاری بکەین 1000 یان 2000 ئایا چەندترکەبی وەروە کاتێک ئێستا دادەگرم ڕادەوەستێت ئفێکتەکە وەروها چیمان هەیە divێکمان هەیە کەەوە ئایدەکەی باکسە h1ی تێدایە بەنای هەڵە وەرد بە CSS باکسم بەو شێوە لێ کردووە باکگراوندێکی ئەو شێوازم داوەتێت تێکستەکەی ناویشتم کردووە بە white وەروها چەند دوو پەرۆگرافم هەیە پێویستم بەوانە نییە ولی عادەدەم تەنها ئەمە بۆ جوانی وەرە ئەوانەی کەەوە هیتم بکۆمرە بەتنێکی تر کەواتە بە بەتنی شەکانمان دەکەین move leftمان هەیە move right move around ئەمە ئەنیمەیشنە move left دواتر دەین خۆمان ئیڤنتی دەدەین و ئەو ئەنیمەیت ئەو ئەنیمەیتێکەوە هەیە پێی دەدەین move around دواتر دەین بزانین بۆ شێواز دروست دەکەین کەواتەوە باکسێکمان هەیە بابین لەسەر ئەو باکسەیش بکەین لە کۆتاییدا با باکسە دروست بکەین سەر باکسەکەمان هەیە با بڵێن ئایدیەکەی باکس دووە بە بە CSS باکسێکی بچووک دروست بکەین کاتە دەڵێم دەڵێم ئایدەکەی چ بوو باکس 2 بەڵێ باکس 2 بەو شێوازە
وەرە بۆن باکگراوندێکی بۆنە بە ڕێدی پێ بدەم باکگراوند ڕێد و ویدثی زۆر گەورە نەبێت باکسێکەوە دروستی دەکەم و هایتی پێ بدەم هایتەکەی بە 100 پێکسل بەدەویش و هەروەها پزیشن پێ بدەم و پزیشنە زۆر مهمە پزیشنەکەی با لە جۆری ئەگە CSS بزانی ئەوە دەزانی ئەو ئیشی چیا پزیشن ریلیتیڤ تا پزیشن ریلیتیڤ چی دەکات کاتێک کە دواتر left و top و right پزیشنەکانی دەگۆڕم بە گوێرەی ریلیتیڤ دەگۆڕ ریلیتیڤ چۆن بڵێ ئەوەی کەوا لێی نزیکە ئەو دۆستەکەی یان هاوڕێیەکەی کەواتە بەمانایەکی تر ئەو باکس دووە لە ناو چیە گەسێری کە هەموو لە ناو ئەو دڤەیە کەوا ID کنتێنەریە کەواتە ئەو شتانی هەموو تێدایە کەواتە بە گوێرەی وی دێم دەیگۆڕم بۆ منە دێم لە لای دەستە چەپ 200 پێکسل بیگوازەوە بۆ دەستە ڕاست یان لە دەستە ڕاستەوە بۆ چەپ یان لە تاپ بۆ بارم لە بارم بۆ تاپ بە شێوازە توانم سکاری بکەم بابین سەرەتا باشە بابین لە بۆ بەتنی یەکەم بەتن کەوا بە بەتنی فەیراوتە ئایدێکی هەبوو بە ناوی BTN فەیراوت سلەکتی دەکەم ئیڤێنتی کڵێکی بۆ دادەرم یاخود دەتەنەوەم ئان کڵک بانجی فانکشنەکە کەوا دەمەوێت دەستکاری چی بکەم دەمەوێت کاتێک ئەو باکسم هەیە کاتێک جەسە بە ئەو باکسە بکەم کەوا ئایدەکەی بە ناوی باکس بوو گەیسێری بکەنکەوە ئەو H1 تیا هەڵە وەردە کاتە باکس باوێم سلەکتی ئەو باکسە بکەم کاتە ئایدەکەی باکس دات اینجا مێتەدێکەوە دەمێ فەید ئاوتی بکەم ئفێکتی فەید ئاوتی بدەمێ توان لێرانەدا کاتێک کە ئفێکتی فەیراوتی دەدەمێ دەتوانم چی لێ بکەم بەو شێوازە ئێستا دەتوانم بەبێ پارامیتر بەکاری بینم ئێستا گەر فەیراوت داگرم وەکی دەبینم بزر دەبێت بەڵام هیچ پارامیترێکم دیار نەکرد ئێستا سێریکەم بە خێرایی بزر دەبێت بۆ شێوازە ئفێکتێکی جوانە دەتوانم پارامیتری دیاری بکەم یەکەم پارامیتر بریتە لە کاتەکەی وەکو هەموو جار دەتوانی بنووسی سلۆ یاخود بنووسی لەناوە فاست ئەو کات بە خێرایی فەیراوت دەبێ بۆ شێوازە خێرا بوو یاخودتانی مڵی سێکندەکەی دیاریکەی بۆ دەڵێن پاش با سێ ترکەی پێ بچێت یاخود دوو ترکە با دوو ترکە بێت کاتە دوو ترکە بۆ شێوازە ئێستا فەیراوتەکە دوو ترکەی پێ دەچێت بۆ شێوازە هەروە پارامیتری دوم دەتوانم بڵێم پاشەوەی کەوا فەید ئاوتت کرد واتە بزرت کرد بەو ئفێکتەی پاشان بانجی ئەو فانکشنەی بکە ئەو فانکشنەی فایرکە فانکشنەکە بە شێوازە دەینووسم کەواتە ڕاستەخۆ فانکشنە ئیش بکات بۆ نەدەمێ کاتێک پاشەوەی کەوا فەید ئاوتت کرد بە بڵێن تەکستی ئەو بەتنەی بگۆڕێ منە بڵێ بۆ نام you figured it out یان it's gone خۆ ڕۆیشتووە هەر شتێک لەوانە دەڵێم بەتنی فەیراوت تاوان ئەو ئایدەکەیتی دات تێکستەکەی کەواشە تێکستەکەی دەگۆڕم بۆ it's gone بەو شێوازە ئێستا گەسێری بکەم کە کلیک دەکەم پاش دوو ترکەی وە لە کۆتاییدا it's gone فانکشنەکە ڕەم بوو و هەروەها فانکشنەکە ئیشی چی بوو ئەمەی بزر کرد بەو شێوازە باشە مشت لە بۆ فەیراوت بابین فەید ئین بکەین بۆ فەید ئین بە هەمان شێوە پێویست ناکە و شتانی کاوەگەوتم پارامیتەر و ئانی ئۆپشنەڵە یاخودنا هەمووی بە هەمان شێوازە ئەو پێی دەگوترێت callback function ئەمەشیان پێ دەگوترێ سپیدەکەی دیاری بکەین خێرایەکەی ئێستا دووبارە کلیک دەکەم بەڵام ئەو جارە لە بۆ کام بەتنی فەید ئین وەروەها مێتۆدەکە چێ فەید ئین لە جاتی فەید ئاوت بە هەربوونە دوو ترکە بێت ئەمە فەید ئینچە دەهێنێتەوە کە بزر بوو دەهێنێتەوە چکە ئێستا من کە بزر بوو تاوە ناوتان بهێنەوە باشە کە کلی لەسەوە دەکەم نایێنێتەوە بەڵام ئێستا کا و فەیدینەمدا با سەیڤیکەم اینجا با ببینین توانم بڵێم تەکستی فەید ئین بگۆڕم پاشەکەوە هینایە بۆ it's appeared again یاخود it's appeared هیچ شتێکی ناوێ بەو شێوازە fade out
فێرن زانە دەهێنێتە فید ئن تانم خێرایی بکەم بە خێرایی بێنێتەوە بوونە فاست ئێستا دووترکە it's gone هێنایەوە بۆ شێوازە تێکستە بۆ نەگۆڕە ئەها بزانە ئایدیەکەم نەگۆڕی وێرە ئێستا هیچ کێشەی نییە دووترکە فێرن it's appear تەواوە هیچ کێشەی نییە ئەمە دوو ئفێکتە بفێرن فێرا و دوو مێتێدا ببینێ فەیتەگڵ کەوا لە نێوان هەردووچیان ئێستا بۆتنا هەردوو ئیشم لە بۆ بکە کەواتە چی دەکەم دێم هەمان سوپا کۆپی بکەم تەنها بەتنەکە دەبێتە چ ئایدەکەم دابێ بە ناوی فید تاگ وەروها کلیک کاتێکە کلیکم لەسەر کرد مێتۆدەکە چییە فید تاگڵ کەواتە بابا خێرایی بێت بۆ نمونە بزانە خێرایی لا دەچێت خێرایی دێتەوە بێگومان تام چرکەکەی دیاریکەم کەمە سلۆ یان بە شێوازە بکات هەم لە فێرن هەم لە فێراوت ئەوە دەبێت کەواتە فید تاگڵ بیسیکلی چییە هەم فید ئاوت و تێکەڵەیەکە لە فید ئاوت و فید ئین جارێک کردت یەکەم جار فێراوتە دوای فید ئین ئەمە شەو ئفێکتانە بوو هێشتا سلایدەکان ئفێکتی سلاید ئاپ سلاید داون سلاید تەگڵ و ستاپ بابێم ئەوانەش بەکاربێنم بابێن بنووسین بابێن سلێکتی ئەم بەتنە بکەم کەوا هەیتم بەتنەکەم ئایدێکی هەیە بە ناوی BTN ئەوی سلاید ئاپەکە یەکەم جار ئەوی بکەین سلاید ئاپ دات کلیک پەنجە فانکشنەکە لە کاتی کلیکردن شێوازە وەروەها چیە سلێکتی باکسەکەی دەکەم بە هەر لەسەر ئەو باکسەی هەڵە وەردەی هەموو شتەکان لەسەری تاقیکەمەوە دوتانی لەش هەر شتێکی تر کاوا بتەوێت تاقی بکەیتەوە دەڵێم باکس ئایدەکەی باکس بوو تەنها دەنووسی سلاید ئاپ وە لە پاشان دەتوانی بێگومان وەکو ئەویتکە سپیدەکەی دیاری بکەی وە لەگەر callback function کەەوە ئاپشنەڵە سلاید ئاپ بزانە سلاید ئاپ بزیری دەکات سلاید ئین دەهێنێتەوە ئەبێن سلاید داونیش بکەین سلاید داون نەک سلاید ئین سلاید داون کە کلێکم لەسەری کرد سلاید داون لەجای سلاید ئاپ تەنها دەکەمە سلاید داون هەرەوەندێ بزانە تەنها سینتاکسەکەی دەگۆڕێ هەمووی بە هەمان شێوازە ئێستا سلاید ئاپ سلاید داون سپیدەکانیان دیاری بکەم بۆ نمونە سلۆ یاخود بە ترکەبی دەمێ ئەوەشیان سلۆ سلاید ئاپ سلاید داون باشە سلاید تەگڵ کەوا لە نێوان هەردووچیانە تەنها بەتنەکە ئایدەکەی سلاید تاگ وەروها ئفێکتەکەش لە جاتی سلاید ئاپ چییە سلاید تاگ یاخۆ سلاید تاگڵ ئێستاگە سێری کەم سلاید تاگڵ بە شێوازە هەردووشم بە دەکات تێکەڵێکی سلاید ئاپ و سلاید داونە توانین دیاری بکەین ترکەکەی و ئەو فانکشنی کەوا دەمەوێ بەو شێوازە فانکشنێکی بدەمێ بەڵام پێویست ناکە فێربوون کەوا لێرە چۆن فانکشنەدایە کەوا callback فانکشنی پێ دەوتێ ئاپشنەڵە ئەتوانم بۆ منە پاژێکەوە بزرت کرد چی بکە بە ئەڵێرتێک پێم بڵێ ئەلێرت کەوا سلاید تاگڵم کرد سلاید تاگڵ بەو شێوازێستا کە هەزارێک بەکاری دێنم ئەلێرت پاژێکەوە تاوا بفێتەکە دووبارە داگرمەوە سلاید تاگڵ دووبارە بەو شێوازە و هەروەها ستاپمان هەیە ستاپ چی دەکات ئفێکتەکە ڕادەوەستێنێت باشە کاتە با ئەوانە هەستی پێ بکەم چرکەکەی بۆ بکەمە بۆ دوو چرکە بۆی بتوانم ڕای بگرم کەواتە دوو چرکەی پێ بچێت سلاید داونیش بەو شێوازە دوو چرکە باشە هەمان شتە تەنها بەتنەکە دەگۆڕێت دەبێتە بەتنی ستاپ ئایدەکەم دابێ ئایدێک لەسەرەوە لە HTML-ەکە بەنای ستاپ کەسێکم BTN ستاپ شێوازە ئفێکتەکە بڵێن مێتۆدەکە بەناوی ستاپە بە سمۆڵی
stop بەو شێوازە بەکاردێنێ سەگە سێری بکەم slide up stop بزانە ڕاوەستە ئفێکتەکە داگرەوە بەرداوام دەبێت ڕایگرەوە بەرداوام بە شێوازە وەکو پاوز بە پاوز ئفێکتەکە پاوز دەکات بەمانەشتێت بەو شێوازە slide toggle تانی ڕایبگیری بە شێوازە شتێکی زۆر جوان باشە بۆنە دەتوانم سوودی لێوەربگرم لەو ستاپە ڕای دەگرم تەقا جارداگرمەوە ڕادەوستێنم فەیدداونەکە یەکسەر با فەیس بستۆ سەرێ یاخود تەقبەوە تەطبیق بێ سلاید ئەپ تەقبە دیوارێکەمەوە سلاید ئەپ ستاپیکە با سلاید داونەکە بێتەوە خوارێ کە پرڤنتی یەک لە ئفێکتەکانم کرد بۆ شێوازە بۆ کاری مەسەدی ستاپ ئێستا تەنها ئانیمەیت ماوە ئەنیمەیشن با بین بکەین ئەو بەتنانم هەیە باش ئیڤنتیان دەدەمێ کاتێک کە کلیک کە ئەو باکسەشم دروست کردووە باشە بە شتێکی تر پێش ژەنجێ با بین ئەمە لەسەر باکسەمە تاقیکردەوە دان لەسەر چێ تاقیکەینەوە بۆ نمونە سلاید داونەکە دان لەسەر چاوی داکیمنتەکەی تاقیکردنەوە چی دەبێت ئەچەندە بزانم هەمانای نێویستیودی نابێت دیار نابێت بەڵام document.body ئەسە body بۆ نمونە دان چی دەبێت slide down I don't think this will work ببین بزانین چی ڕوو دەدات دانە هەموو شتەکان بە شێوازە slide toggle بوو نابێت ئێلمنت دیاریکراوە ئەوە هیچ حساب کە باسم نەکرد باشە ئێستا با بین ئەوانە دروستکەین ئەنیمەیشنەکە لەسەر ئەو باکسی تاقی دەکەینەوە کە ئایدەکەی باکس 2 بوو بەبین ئەو بەتنانەشم هەیە ئیڤنتەکانی بۆ دابنێ ئیڤنتەکان با کڵێک بێت یاخود دەبڵ کڵێک بە کەیف خۆمە باشە دەڵێم چی $sign ئەمە هەرێک لەوانە بزانین ئایدەکانیان چی بوو طبعاً ئەوەی move leftەکە ئایدێکی هەبوو بەناوی move left بەڵام ئەم سەرەتا دەبێت move right کە کلیکم لەسەر move right کرد بیجوولێنە بۆ دەستە ڕاست پێکسلەکان بخۆم دیاری دەکەم شتێکی وە بە شێوازە دەمەوێت دروست بکەم تەقا ئایدێکی هەبوو بەناوی move right کاتێک کە کلیکم لەسەری کرد بەو شێوازە بانجی و فانکشنە دەکات کەوا هەیە بە هەموو کاتێک داد کڵک بەکار نهێنین بە ئان کڵک بێت جارە ئان لێرانە کڵک بانجی و فانکشنە بکات بە شێوازە ئەمەش دەبێت بان ئاپشنەڵە هەردووچیان دەبێت ئان کڵک باشە ئان کڵک باشە چی بکات بابین سلکتی با ئەو باکسی بکەین ئەو باکسە سۆرێکەوە هەموو باکگراوندەکەمان سەردا و 100 پێکسل بە 100 پێکسل ئایدەکەی ئایدی چێو بەناوی باکس 2 لە پاشان مێتۆدێکمان هەیە خود ئاکشنێک بەناوی ئانیمەیت مێتۆدی ئانیمەیت و لە ناو ئانیمەیتدا بابین چی بکەین ئەو ئفێکتانەی CSS دەنووسین کەوا دەمانوێت لەسەر تطبیق بکەین واتە پراپەرتیەکانی CSS کەواتە بەڵام چۆن دەینووسی ئەگەر مەڵتیپڵ ئەو بنووسی دائیمەن وا باشترە چی بکەیت ئەو شێوازە بینووسیت دائیمەن کە ئانیمەیت بەکارهێنا چی بنووسە لە ناوی کێکسە کێرلی برێسێک بکە اینجا پراپەرتیەکانی CSS بنووسە کە دەتوێت تطبیقەکەی لەسەر ئەو باکسە با بڵێن یاخود ئەو ئێلمنتێکەوە دیاری مەکردو باکسەکەش هەر ئێلمنتێکە تەنها هەندێک پراپەرتیمان دایت بۆم دەڵێم left پزیشنەکەم کردە relative باشە کەواتە بە گوێرەی ئەو دوای دەجوولێت دەڵێم لە لای دەستە عەفوان لە دەستە چەبڕا لە لای دەستە چەبڕا چەند پێکسل بجوولێ دەتوانن بە دوو شێواز دیاری کەم ڕقەمەکەیان بۆ شێوازە بینویسم 500 کە دەکاتە 500 پێکسل و نێوانیان چیان نێوان پراپەرتیەکان گوتمان ئەو وەکو ئابجەکتە هەر وەختە کێرلی برێس کراوە ئەو وەکو ئابجەکتیش دەکات هەر پراپەرتیەکە نووسی نێوانیان کۆڵۆنە واتە ناوی پراپەرتیەکە دواتر کۆڵۆن اینجا نرخەکەی و لە پاشان فاریزە دەکەی ئەوە نێوان پراپەرتیەکان دەبێت فاریزە هەبێت بەو شێوازە من پراپەرتی یەکەم باروونە 500 بە ئێستا گەر سەیڤیکەم بە شێوازە move left ئافۆن لەبۆ move right دانە ئەو بەتنە هەوبوو move right بزانە بۆ شێوە دەتوێت لێ باشە ئەوم کرد پراپەرتی دووەم ئێستا 500 پێکسل جوولا یاخود توانم بەو شێوازی بنووسم
لەناو کە حەز دەکەی لەناو ئەوی بنووسە وەکو CSS لەناو کوتیشن پێکسل باشە اینجا لە پاشان ئەوە لە بۆ دەستە چەپ بۆ منە هایتەکەش دەمێ بگۆڕم لەو کاتەدا ئەو بەتنم کلیک کرد هایتەکەشی با بگۆڕێ بۆ نمونە ببێتە 300 پێکسل هایتەکەی یاخود 200 پێکسل با گەورە بێت خۆی 100 پێکسڵە با ببێتە 200 پێکسل ئەو شێوازە وەروها بۆ من با ویتەکەشی ویتەکەی بە ئەویش گەورە بێت وایە ویتەکەشی بۆ منە بێتە 200 پێکسل ئەو شێوازە وەروها پاسیتەکەی بۆ من دەمێت بە ناتۆخ بێت واتە برایتەکەی کەمێک کەم کات بزانە لێ ڕێگەرتم کردو نابیەوەدان دەبێت نێوانە گوتم فاریزە بێت ئەگەدار بە 0.5 بە برایتەکە ببێتە نیوە بۆ شێوازە ئێستا شتێکی زۆر جوان دروست دەبێت کاتێکەکری لەسەر بەتنی ڕایت دەکەم بە شێوازە بەڵام ئێستا کە لێفت دەکەم هیچ ڕوونادا ئەوانە دروست نەکردووە ئێستا لە بۆ لەفتیش ئانیمەیتی دەدەمێت کە کلیکم لەسەری کرد ئانیمەیتی دەدەمێت بگەڕێتەوە بۆ بارودۆخی یاسایی پێشووی و کلیکم لەسەر موڤ ئەراوندی کرد با بە چواردەوری خۆی بسڕێتەوە بەو شێوازە واتە فڕێک لێ بدات تەنها دە چواردەوری خۆی یەک فڕە بەو شێوازە تا نیشتی زۆن جوانی پێ دروستکەی بەڵام شتێکی سادە سەردا فێری بین کاتی سنتاکسەکەی چۆن بوو هەر ئیڤنتێکم داتە بەتنەکە ئەو دەزانن لە پاشان ئەو ئەلیمنت سلێکت دەکەیت دەوێت ئانیمەیتی وەدابنێ ئەمنیش لێرە ئایدەکەمەکەوە باکس و ئەو ئەمە دەگرێتەوە باکسە سوێرە ئانیمەیتن داواتێت لە پاشان کە ئانیمەیت دەنووسی ئەو مێثۆدەکە دەڵی چی لەناو کێرلی برێز بکە اینجا پراپەرتیەکانت بنووسە ئەوەی CSS left height width opacity بەو شێوازە تاوان لەفت ئیشی چیە لە دەستە چەپ ڕەحساب دەکا 500 پێکسل چی بۆ لای دەستە ڕاست تاوان لەناو دیڤەکەی بە گوێرەی پزیشکی دیڤەکەی دیڤە گەورەکەی کەوا کنتینەر بوو لە بۆ هەمووان باش ئێستا بابێن لە بۆ بەتنی دووەم کە بەتنی move left ئایدەکەی بە ناوی move left بوو کە کلیکی لەسەر دەکەم با بێتەوە بۆ شوێنی خۆی کەواتە بێتەوە شوێنی خۆی دەبێت چ بکەم دەنووسم سفر با 0 پێکسل بێت یاخوتانی بە شێوازە بنووسی 0 باشە بەوە شێوازە بێت وەروها هایتەکەی ببێتە بۆ باری جاران چەند بۆ هایتەکە 100 بوو کەواتە با بێتەوە 100 بای دیفۆڵت لەسەرەوە کە دروستم کرد 100 دایە بزانە دەمێت تێبگەنەوە باشی بزانە 100 بوو بە شێوازە لێ دەکەمەوە 100 بە 100 هایت وتەکەی کاتێک لەسەر move left دەکەم وەروها پاستەکەی ببێتە بۆ باری جارانکەوە یەکە بە شێوازە تا زانین چ ڕوو دەستەکە دەکەم هیچ ڕوونادا چکە هیچم نەکردووە چکە هەر وەکو خۆیتی وە move right move left move right move left شتێکی زۆر جوانە بابین move around با بیجوولین بۆ چاردەورەی با فڕێک لێ بدا بەتنێکە ئەو بەتنە ئایدێکی هەبوو بەنای move around و هەروەها کاتێککە کلیکم لەسەر کرد دووبارە باکسە سلێکتەکە بە هەمان شێواز باشە بە ئەمەیان بە ئەوە بکەین بڵێن دووارە بینوسینەوە بۆی سینتاکسەکەتان لە ئاسان بێت بەتنەکەم سلێکت کرد dot click یاخود unclick باجیان فانکشنە بکات باش پێویستم بە ئی نییە لێرەدا بەو شێوازە دەینووسم باش اینجا دێم چی دەکەم سلێکتی ئەو ئەلیمنتە دەکەم کاوا دەمێ ئانیمەیشنی لە بدەمێ کەوا باکسەک ئیمە ئایدەکەی بەناوی باکس تووە و لە پاشان مێثۆدی ئانیمەیتمان هەیە لە پاشان کێرلی برێس پراپەرتیەکان ناوی دەنووسم هەر ئەوەندە بزانە ئاسانە تەنە کەمێک پراکتیسی دێ ئێستا کە دەڵێم چی با بێم باشە سەرەتا کە کلیکم لەسەر move around کرد بۆ منە بە سەرەتا بچێتە دەستە ڕاست وانە چکە دەمێ بە چاودەری بستۆڕێ کەواتە دەڵێم سەرەتا left 300 پێکسل بەو شێوازە بنووسم یاخۆ دەن بەو شێوازە هەردووشی تەواوە باشەکەوە سەرەتا دواتر ئەگە بمەوێت نامی ئەم هەمووی لە ناو یەک بێواتە تان بگمەوە باکگراوند هەشتیشتری بگۆڕم بە بۆ نمونە باکگراوندەکەشی بگۆڕم شتێکی جوان دەردەچێت باکگراوند بۆ نمونە ببێتە green
بەڵام نێوانیان چییە فاریزە لەبیر نەکەی باش ئەوە سەرەتا گەر بمێ دواتر ئێستا جارێکم بەو شێوازە ئەوەی شێتەکە ئێستا گە سێریکەم زانە چوو بۆ شوێنە باشە بە شێوازە 300 پێکسڵ بچێتە ولاوە باشە وە لە دوات ئەگەر بمێ دواتر لە پاشان شتێک ڕووبدا دەتوانم چەندەها جار ئەو ئانیمەیتە بەکار بێنم ئانیمەیت مێثۆد کە دواتر بەکارتێنەوەتە دووبارەوە نووسیەوە جا شتێکی تر ئەو کات لە پاشان هەشتە ڕوودەدا منیش دەمەوێت بۆ شێوازە بنەک لێرەدا ڕاستەخۆ تاپەکەی بگۆڕم بۆ 300 پێکسڵ واتە لە سەرەوەڕا 300 پێکسڵ لێدە بۆ خوارەوە بزانە ئێستا چی لێها ئەو دوو تێکەڵ بوو نامی ئەو شتە بکات دەمێت سەرەتا لەفت اینجا 300 پێکسڵەکە بکات کەواتە چۆن ئەم شتە دەکەم دووبارە دەینووسمەوە سەڵاکتی دەکەم باکس 2 یاخود توانای ناوارە بڵێ خەزنەکەی بە کەیفی خۆتە بەو شێوازە ئەو جارە لە پاشەوەی کاوا لەفت 300 پێکسڵ تو ئەو لە ئەو جار دەمێت شتێکی تر بکات دەمێت لە تاپ واتە لە سەرەوەڕا باشە 300 پێکسڵ بێ بە خوارەوە لە چەندەڕە ناو دڤە کنتێنەرەکە حساب دەکە باش پێویستم بۆش نابێتەوە کات با ببینەوەی ئەو لاینە بریکانە لا بدەین زیادن موڤەرانی ستێریکە دەچێتێرە دواتر دێت بۆ خوارەوە 300 پێکسڵ زانە کاتە پێکسڵ دەچێت بە ولا دواتر 300 پێکسڵ دێ بۆ خوارەوە باشە بمێت لە پاشان ئەو جارە 300 پێکسڵ بچێ بۆ دەستە چەپ یاخود 300 پێکسڵ بێ بۆ دەستە چەپ کەواتە چی دەکەم دووبارەوە دەنووسمەوە دەمێت بکە بچێتەوە دەستە چەپ کەواتە دەنووسم چی دەنووسم ڕایت لە دەستە ڕاستەوە 300 پێکسڵ ئەجار بێتە بۆ شێوازوان چی لێدە ئێستا تەقا باشە دەبێ بهینمە بۆ شوێنی خۆی کەواتە بۆ شوێنی خۆی چ بوو خۆی لەفتەکە سفڕە لە سەرەتا لە شوێنی خۆیتی کەواتە زان چی لە دێستا زانە دواتر دێت و ئێرە بزانە کەواتە بەو شێوازن دەویست چکە لێرە سفڕە لەفتەکەی کە هینا ئێمەرە 300 هینا دوای لە پاشان دەڵێم لە چاپ 300 پێکسڵ وەرە خوارەوە لە پاشان لە لەفتە ببتە سفڕواتە بێتەوە بۆ شوێنی خۆی کە سەرەتا دوو پاشان دەڵێم بێتەوە سەرێ یاخود بێتەوە ئێرە ئینجا بستەوە سەرێ باشە چۆن بێتەوە سەرەتا بە بیهینمەوە بۆ ئەم شوێنی ئێرە کەواتە دەبێت چی بگۆڕێت کەواتە چی دەکەم ئێستاکە دەمەوێت لە پاش ئێرە دوای ئێستا ئەوجار لە ئەنیمەیتی سێم چوارەمە بێتەوە ئێرە باشە کەوا بێتەوە ئێرە دەبێت چی بکێت دەبێت لەفتەکە ببێتەوە 300 پێکسڵ بڵێن 300 پێکسڵ و هەروەها بچێت بۆ ئێرە کاتە دەبێت تاپەکە ببێتەوە سفر تاپ چکە ئێستا 300 تاپەکە دەبێت ببێتەوە سفر بەو شێوازە ئێستا گەسێری بکەم دێت بۆ ئێرە باشە لە پاشانە لە کۆتاییدا بێتەوە شوێنی خۆی توانم بیکەم تام نەشی بکەم کەیف خۆمانە پاستەکەشی بزانین دەستکاری بکەین پاسری پۆنە لە کۆتاییدا 0.7 بزانین بە شێوازان چی دێ باش لە کۆتاییدا بێ بۆ ئێرە بێگومانتوانی گەورەشی بکەین وث و هەرێک لەوانە لە کۆتاییدا با بێتەوە بۆ شوێنی خۆی باشە دەبێت چی بکەم دەبێت بڵێم لەفتەکە ببێتەوە سفر چکە بای دیفۆڵت سفرە تاپەکە سفرە تا بۆ شێوازە پاستەکە گەرمێ وەک خۆی لەبێتەوە دەیکەم بە یەک گەر نامێ وەک خۆی لەبێتەوە هەروە سفر بێت زۆر ئاساییە ئەگەر سفر ڕوو هەدیار نامێنێت دێتەوە شوێنی خۆی دیار نامێنێت تەماشا شتێکی جوانە موڤەران دیار نامێنێت مەدی بە دیارکەوێت 0.5 یان 0.4 کەمێک بە دیار دەکەوێت یاخود بڵێن یەک بەک خۆی دێتەوە وەکوت بای دیفۆڵت بزانە بە شێوازە چۆن بڵێ گەمەی لەگەر بکە لەگەرە و پراپەردیانە بۆت بە دیار دەکەی فێر دەبیکەوە
چۆنیش دەکەن بەڵام پزیشنەکە دەبینەکە بیکە ڕالەتیف بۆی بۆ شێوازە کار بکات گەردەتەوێت کە من وتم لەسەر دیڤەکەی ئیش بکات پزیشنەکەی ڕالەتیف بێ ڕالەتیف واتە ئەو شتێکەوە لە ناویتی بە جێرەوی بجدێت توانێ پزیشنیەکانی تریش بەکاری بێنی بەڵام پزیشن لە ئەنیمەیشن پزیشن ڕالەتیف زۆر زۆر باوە لە بۆ کاتی ئەنجامدانی ئەنیمەیشن باشە بۆ شێوازە ئێستا بزانە چەند جوانە move right move around بزانە ئێستا ئەگەر بەتەنی move around داگرن بەبێ move right هەر بە گوچکەی واتە ویتایتەکە ناگۆڕێ بەڵام کە move around دا ئافۆن بێتەوە سەرەتا کە move right دا دەگرم هایت و ویتەکە دەگۆڕێ بۆیە بە گەورەی دەجوو لە ئێستاکە move around داگرم بزانە move left بۆ شوێنە زۆر زۆر شتێکی جوانە تاندەها ئەنیمەیشنی تر دروست بکەیت هەنا لەوە تێبگە ئیتی خۆت هەڵی لەگەڵ دە و شتی تر لەگە دروستکە لە کۆتاییدا دەمە یەک شتتر باس بکەم کە دەبا پێشتر باسم کردبا ئەویتانم چینینگی مێتۆدەکان ئاکشنەکان بکەم ینی لەسەر یەکدی بەکاریان بێنم باشە پێ دەوتێت چینینگ ئەنەش وەکو زنجیریان لێ بکەم لە دوای یەک بێن واتە لەسەرێک بەکاریان بێنم ئەوە لەو کاتە بەسوودا لە بۆ براوزەر بەسوودا یەک جار ئەلمنتەکە سڵێکت دەکەی و هەموو ئەو مێتۆداکشنانە بە یەک جاری لە بوویدا دەنی کاواتێ لە سەر بکەیت بۆ نمونە با بڵێن گلانە بکەم کۆمنت بمنە فەید ئن وەروها تێکستەکەی با بگۆڕم بنووسنی چینینگ باشە ئەو شێوازە btn فەیرات btn chain با بێم لەسەبی وەروەها باشە ئیشم بەوەی نییە لاپتم دێم چ دەکەم بۆ نمونە باشە با بێم لە بەوەی دانم با سڵێکتی کەم سەرەتا ئەو ئەلمنتی کاوە دەمەوێت کاوە بەتنە btn chain ئایدەکەی بوو لە پاشان بۆ نمونە ئیڤنتی دۆت کلیکی لە بۆ دادنی وانە لە کاتی کلیکردن بانجیان فانکشنە بکات ئەویشم لە بۆ بکات باشە بەو شێوازە باشە ئەمە کلیکە چۆن دەنووسێت چینینگەکە مەقسەدمان چی ئێستا کە کلیکم لەسەر ئەو شتێکەوە ئەو کۆدێکەوە ئێرە دەنووسی وانە ڕووداوتەوە بەو شێوازە ئەوی دەزانی باش و چینینگ چۆن دەکرێت واتە چەندی مێتۆد لەسەرێک بەکاری بینی هاوەکو زنجیرە ناوەکەی لە خۆتی ئێستا بۆ من دێتێت لە پاشان ئەستا خۆی ڕوودا لە پاشە کلیگەکەی بۆنە سلاید ئاپیش دەکەری بەکاریان فەیرن باشە کەوت دەڵێن فەیرن هیچ بەکار بێ فەیرن ئەنیمەیشنە با لەگەڵ تێکەڵ نەکەم بۆنە CSS باشە سەرەتا کە کلیکم لەسەری کرد بۆ منە باو با بڵێن $sign هاش ئەو با بزین چ بووەوە ئەو هەڵە وەردە باکسەکە هاید بی بەو شێوازە لە پاشان لە CSSەکە دەمەوێت چ بگۆڕم بۆ منە لە کاتی CSS بانجی ئەم فانکشنە بکات نەک فانکشن ئەوە بڵین لە CSSەکەش بە باکگراوندی لە بۆ زیاد کە باکگراوندی لە بۆ بەتنەی مەسەلەن باکگراوند لە پاشان ئەفۆن بە شێوازە یەک پراپەرتی دێ کات بە شێواز دەنووسم باکگراوندەکەی مەسەلەن blue باشە بزانین چی ڕوو دەدات CSS بزانە CSSەکە ڕاستە خۆگرەوە کە کلیکیش دەکەم ئەو باکسە هاید دەبێت بزانە تانی چەندەها پراپەرتی چین بکە لەگەر یەکدی بەکارین ئێستا لە پاش ئەوەش دەتوانم دوو بە شتێکی تر لە پاش CSSەکەش شتێکی ڕۆ بدا بۆ منە هەرێک لە مێتۆدانی کە ئاخینمان mouse over mouse in کە mouse overی لەسەر دەکەم بۆ منە mouse enter یان hover بۆ منە mouse enter بانجی فانکشنەکە کاوە دەمانوێ وەروهاتی بکە کە ماوسەکە لەس ئۆڤەر دەکەم بۆ نمونە CSSی ئەو هەڵە وەردەکەی بگۆڕی
کەواتە دەڵێم چ بیتی ئایدەکەی چ بوو ئایدەکەی بریتی بوو لە باکس کەواتە dot css backgroundەکەی بکە بە green بزانێ ئێستا چی ڕوودەدات بزانە بە شێوازە کە ئەوم لەسەریکەی کەبنان کە ماوسەکەم لادا دەتوانم شتەشکەش دەکەس لێکنە جاتی ئەو دیاتە ئەو سێمە کۆڵۆنەی تۆ ئەوجار ماوس لیڤیش باشە ماوس لیڤیش لەگە بەکاربێنم بزانە ئەو هەموم چین کرد لەگەڵی تێکەڵم کرد ئەوکە CSSەکە $sign box .css background وەکو پێشووتر ئەوزانم ئەو ڕەنگە بوو هەڵەنەکەم CCC بوو ئێستا کە ماوسەکەم وەردەکە ماوسەکەم لادا بۆ شێوازێ لێدێ یاخت بڵێنە بلاک با بلاک بێت باشە لە کۆتاشتدا دەمەوێت ئەو بەکاربێنم property ئەومان هەیە با بڵێن coordinates ئەفەنە coordinatesمان باس کرد document width و window width باشە بۆ منە بەتنێک با دروست بکەین یاخۆ بەتنانێکەوە هایتمان بەتنی move around لەسەر move aroundی تاقیتەکەم وێژ ناکە بەتنێک دروست بکەم و یان ناوەکەی بگۆڕم پێ زۆر ناکە شتەکان دیارە دەڵێم چی سلکتی دەکەم hash btn move around dot click بانجی و فانکشنە بکات بۆ شێوازە باشە دەمێ ئەوەی تەبەکەم بەم نەڤارە بڵێک دروست دەکەم ڤارەبڵێکی بەتاڵ دڵێم تەکست یان هەشتێک بێت با بەتاڵی بێت سترینگێکی بەتاڵ دەڵێم ئەو تێکستە بە هەموو شتەکان لاو تێکستی خەزنکەم دا بە ئەڵێرتێک تەبعی دەکەم تێکست پلس و هەموو جارێش تێکستە نوێیەکە دەکات تێکستە کەونەکە زائیدەن چ بێت بۆ مەسەرەتە لە بۆ document width و heightەکەی width height وە شێوازە باشن زائیدن چ بێت شتۆم بتوانم وثی بڵێن داکیمنتەکە بڵم دڵم $sign document dot width بەو شێوازە document dot width تەنها هەموویان تێکەڵ بکەم بەڵام بوون بە هەمووی تێکەڵ نەبێت ستیتمنتەکە زۆر درێژ دەبێت لە خوارەوە دووبارە تەنها پڵەسی دەکەمەوە کەواتە دەڵێن ئەو جارە دەمەوێت وث ئەوکەم پێ ئێستا وثەکەم پێ دەڵێ پاشان ئەو ئاکس باتە دەمەوێت شێوێکی جوان دەربچێت اینجا سلکتی document بکەم document ئەو جارە هایتەکەی کەواتە وثەکە چۆڵی جارانی یاخود ئەکس هایتەکە نەخەکەم پێ دەڵەوە شێوازە لە بۆ لە پاشان بۆ دەتوانم بڵێم بچێتە لاینێکی نوێ بۆ ویسە لاینێکی نوێتوانم بڵێم چی ئەتوانم بە شێوازە بڵێم \n باشە \n و هەروەها ئەو جارە دووبارە تێکستەکە پلس یەکسانە ئەو جارە لە بۆ وینندۆ هەمان شتە بە ئەوەی پێویست ناکە با هەموو کوی پێستکەم با وەختمان لێ نەگرێت کە دەمە زوو تاوابی زۆر درێژ نابێتەوە ئەجاتی document دەکەم بە window اینجا لێرە window with height لێرە جاتی document دەنووسم چ window هەرەوەندە تەواو کەواتە ئەفان سپێڵەکە کاتە window width ئەوەش window height window بەو شێوازە ئەدەمێت پێویستشم بەوەی نیە ئێستا تەواو ئێستا وەرە کۆتاییدا دەمەوێت تەبعی بکەم
لە کۆتاییدا باڵێرتێک کامەتەوەکەم سترینگەکە کەوا هەمووی تێدایە سترینگەکە ناوی تێکست و عفۆن تەکست تا سترینگە بەتاڵە کەوا کۆتایی داشتانی هەموو تێدا دەبێت ئێستا با بزن کە کلیک لەسەر ماب موڤ دەکەم چی ڕوودات بۆ ڕوونادا ئایدەکەم بە هەڵە نووسیوە ئایدەکەی ئەوە نیە ئایدەکەی بریتیە لە موڤ ئەراوند ئێستا کە سەیری کەم بزانە هەڵم کردبوو لێ نووسی بووم تەکست لەوانەش تێکستی ئاهۆی بکەمە تێکستی وەکووانە تێکستی وە کانسڵ جوێنەوە کە هەڵەیەکە بێت موڤ ئەراوند بزانە document with ئەوەندە 821 820 وەروەها window with height 821 594 ئەو شێوازە ئەمەش کۆتایی کۆرسەی jQuery بوو هیوادارم سوودتان لێبینی بێت زۆر سوپاس بۆ گوێگرتنتان